خۆی و وەفدی مرافقی کە سەردانی هەڵەبجەیان کرد پیان خۆش بوو ئەمڕۆ بێن بەشداری ماتەبینی هەڵەبجەمان لەگەڵا بکەن و تاجە گوڵێت دابنێن و فاتحەیەک بۆ ڕۆحی پاکی شەیدانی هەڵەبجە بخوێنن و لەگەڵ خۆیاندا بڕی 10,000 بۆ 30,000 کە ئەمڕۆ 10,000 گەشتووە نەمامی جۆرا و جۆران بۆ داناوین و لێرە بە هیمەتی چرۆخان وەک ئەندامی ئەنجومەنی نیشتیمانی و بە هاوکاری کاکامەران وەک بەڕێوەبەری شەیدان کە باندوو بووە لەگەڵ بەڕێز کاک سەرنجی ژینگە و لەگەڵ خێڵانخان بەڕێوەبەری شارەوانی و توانیمان شوێنێک دیاری بکەین ئەمڕۆ وردە کە فەسڵەکەی وەرزەکەی کاتی خۆیەتی ئەو نەماوانە لە شوێنێکی جوانە بۆ زینەی شار بۆ جوانی شار بۆ ئاوهەوای شار برێژی. ونحن اليوم نقف في محافظة ئێمە ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە وەستاوین بە خەمەوە یادی ئەو ڕووداوە بە ئازارە دەکەینەوە کە مرۆڤایەتی بەگشتی سەرکۆنەی دەکات. پەیامێک ئاراستەی حکوومەتی ناوەندی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوە نێوخۆیی و نێودەوڵەتیەکان دەکەم ڕوو لە پارێزگای هەڵەبجە بکەن بۆ ئەنجامدانی سەرجەم ئەو پشکنینانەی تایبەتن بە بڵاوبوونەوەی نەخۆشیەکانی شێرپەنجە و نەخۆشیەکانی دیکە بەهۆی ئەوەی کە پارێزگاکە پێشتر ڕوبەڕووی بووەتەوە لەگەڵ ژەهری مادە کیمیایی و بایۆلۆجی و تیشکیەکان وەکو وەزارەتی ژینگە هاتوین بۆ ئەنجامدانی پشکنینی کیمیاوی ئەوەی کە پەیوەندی بە هەوا و خاکەوە هەیە هەروەها لە بواری تیشکیدا ئینشاءالله لەگەڵ هەڵەبجە و دانیشتوانەکەی دادەبین و بەردەوام دەبین لە خزمەتکردنیان. کارەساتەکە هەموو دانیشتوانی هەڵەبجەی گرتووەتەوە چاومان بە ژمارەیەک ڕزگاربووی کارەساتەکە کەوتووە بەڕاستی ئەوەی لە مۆزەخانەکە بینیومانە بە ئازار بووە و مێژوویەکی ڕێزدارە. إن شاء الله نكون مع حلبجة وأهلها مستمرين لخدمتهم.